کۆمەڵە خەڵکانێکی تر هەن ڕاگەیاندنکارن ئیشیان لە بواری ڕاگەیاندنایە خۆ پەنامەمدا ئەمڕۆ وای پێ ئەتوانم بڵێم لە 90 ئەو خەڵکە بۆتە ڕاگەیاندنکار گەشتی بەهۆی فەیسبووکێکەوە نازانم ئەم فەیسبووکە بۆوە بەرەڵا بووە هەر کەسێ هەڵەسێ و لە خۆی ئەخبار بڵاوەکاتەوە تەماشاکەن جاری وایە حادیسەیەک لە چەمچەماڵ ڕۆدا لە کەلار و کفریوە کابرا نایناسێ لە دووهۆکەوە بگرە لە هەندەرانەوە لەسەری ئەنووسێ ڕسمی کابرا پیشانەدا ئەم کابرایە حەقی چیە وا ژنەکەی خۆی کوشتووە ئەترۆ بێ بزانێ ئەمە کاکە ژنەکەی خۆی کوشتووە حادیسەیە لەم پەردنیا ڕوئەدا تایە قسە ئەکات لە خۆیەوە بڕیار ئەدا لە خۆیەوە بۆتە قازی ئەبێتە مەحکەمە ئەبێتە کار بەدەست ئەبێتە خاوەند ئیتر هەر لە بچووکترین مەسائلە سەیرەکەی درۆ ئەم درۆوا بڵاو ئەبێتەوە طبعا هەر کەسێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بەسە بۆ ئینسان بە درۆزن لە لای خوا ناوی دەرکا هەر شتێکی بیست یەکسەر بڵاوی کاتەوە هەر شتێکی بیست یەکسەر بڵاوی کات طبعا براینەوە گوناحێکی زۆر گەورەیە گوناحێکی زۆر گەورەیە تۆ هەر شتێک ببیسی بڵاوی بکەیتەوە خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حجوراتە لە ئاەتی 6 خوای تعالی ئەمرەکاتە من و تۆی هەموو مسلمانان فەرمی یا ئەیها الذین آمنوا تۆ ئێمە ئیماندار نیمە خوا بە ئێمە ئەڵێ بە هەمومان ئەڵێ منی لێدەر ناکە و تۆشی لێدەر ناکە یا ئەیها الذین آمنوا إذا جاءكم فاسق بنبأ فتبينوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زەلامێکی نارد بۆ وەرگرتنی زەکات لە قەومێ تومەس ئەم زەمە ئەم کابرایە لە کاتی بەر لە ئیسلامە کێشەی لەگەڵ ئەو قەومە هەیە گوێ لەم قسە بگرن کابرایەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناردی بۆ زەکات وتی بڕۆ زەکاتی 10 زەنگە وەرگرە 10 زەنگە لە شوێنێکە ئاژیان بۆ نمونە هێنمەوە لە شوێنێکە ئاژیان بڕی ئاوایان هەبوو زەکاتەکەیان حازر کردبوو بۆ پێغەمبەری خوا بینێرن فەرمووی بڕۆ وەریگرە تومەز ئەم کابرایە کێشەی هەیە لەگەڵیانە کێشەی عەشایری لە بینیانە بۆ بەر لە ئیسلام ئەم زەلامە نەیوت من کێشەمێ با من نەچم خۆی هەڵقورتان و ڕۆشت کە ڕۆشت نزیک بوویەوە سەیری کرد خەڵق قەرەباڵخە و بەیانیانێکی زوو بوو سەیری کرد قەرەباڵخ ئەمانە وتی بۆ خوای ئەمانم ئەزانن من هاتمە موامەراکەن من بکوژن ئیتر بە هەڵەداوان هاتەوە وتی ئەی پێغەمبەری خوا فریاکە وتی چیە وتی کاکە نەک هەر زەکاتەکەیان پێم نەدا ئەگەر بەدەستیان بکەوتایان لەتمیانە کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیمامی عەلی و کۆمەڵێک لە سەحابەکانی نات بڕۆن تەکید لە مەوزوعەکەکەن وتی یعنی گوێ بگرن جارێکان نوێژی بەیانی بزان ئایا بانگەدەن ئەم جا بچن بزان وەزعەکە چییە کە نزیکەوە بوونەوە خۆیانیان هین کرد تا نوێژی بەیانی بانگی بەیانی سەیران کرد بانگیاندا دوای بانگەکە تەماشایان کرد خەڵک هەموو بۆ مزگەوت ئەڕوا و هاتنەوە لە مزگەوت و المهم چێشتەنگات چوون وتیان کاکە ئەوە ئێوە بۆ چەند ڕۆژە تاخیر بووە نایان زەکاتەکە وەربگرن ئێمە چەند ڕۆژەم زەکاتەمان حازر کردووە بۆ پێغەمبەری خوا بینێرین جا خوای تعالی ئاەتەی دابەزان کورە ئەی هاوار خەڵکینە کوردینە مسلمانینە کورە زوانتان بگرن کورە نووسینی سەر فەیسبووکی هەر درۆیە ئەگەر درۆ ئەوە کا یەکسەر بڵاوی مەکەرەوە واللهی براینە من حتا خەبەری مردنیش ئەبیسم حتا خەبەری مردنی کەسێک ئەبیسم ناوێرم کۆمنتێکی بۆ کۆم جاری وایە حتا لە چەند شوێن نەیبیسمەوە یعنی بۆ یەکسەر بڵاوی کەیتەوە یەکسەر ئەم درۆیە جاری واشێ بڕێک شەقیتە سەری ئێ لە خوا ناترسی ئەی ناڵی خوایەکەیە لە ئاسمان و هەموو شتێک ئەزانێ محاسبە مەکان لەسەر ورد و درشتی هەموو مەوزوعێک جاری وایە هەتا بە مەسئلەکە لەگەڵ ئارەزوو تشا بگونجێ جاری وایە درۆیەکە بۆ دش بە دەسڵات درۆیەکە دش بە دەسڵات ئەیکەی ئێ بەس خۆ دەسڵات حەڵاڵ نییە تۆ بە کەیفی خۆت قسەی پێ بکەی لەو شتەی کە زوڵمەکە ئەگەر بۆت کرا نەسیحەتیکە لە نزیکەوە بۆ تیش نەکرا ئەتوانی بێژی ئەوە زوڵمە و لەوە زیاتر خۆ نابێ درۆ بخەیتە بانی لەبەرەوەی تۆ قینت هاي لە حزبێکی تراوەتێ ئەم دەسڵاتە لەناو بدەیت مەرج نییە دەسڵات هەموو کارەکانی خراپ بێ مەرج نییە ئەوەی بەرامبەرت لە هەموو شتێکا خراپ بێ